بەداخەوەی کە تەوەقعمان کرد کە متەوەقع بووین کە محکەمەیەک لە بەغابێت لەژێر سەیطرەی کۆمەڵێک ئەحزابی شۆڤینی و کۆمەڵی ئەحزابی مەذهبی و تائیفی بێت ئەبێ بە تاکید چاوەڕێی ئەوە بکەین کە بڕیارێکیان هەبێ بە ڕەتکردنەوەی ئەو بڕیارە قارەمانە و ئەو بڕیارە مێژووی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دای سەبارەت بە ئەڵکردنی ئاڵای کوردستان ئەمڕۆ بڕیارەکەیان دەرکرد لە ئەبوایە مەفروض دوێنێکەوە بڕیاریان دەرکردای بەڵام لەژێر فشارێکی سیاسی پەرلەمانی عێراق کە لایانی کە زیاترین زۆرینەی شۆڤینی و زۆرینی نەیاری هەموو پرۆسەکانی ملەتی کوردستانن و بە تایبەتی شاری کەرکووکیش دیارە قەزا لەو کاتەیە دووبارە کە بەداخەوە حەزمان ناکرد قەزای عێراقی ڕێو شۆنی یاسایی و دەستوری خۆی دەستدات بەداخەوە شوێ ژێر فشاری سیاسیەوە بۆ جارێکی تریش و ئەو ڕەدی ئەو بڕیارەی کردەوە ڕەدی ئەو فەرمانی ئیداریەشی کرد کە سەرۆکایەتی ئەنجومەن دەری کردبوو ئەو بڕیارەش بریاری کۆتایی نییە ئێمە هەموو ڕێوشۆنە یاسای و دەستورەکان دووبارە ئەگرینە بەر بۆ ڕەتکردنەوەی ئەو بڕیارە طبعاً هەڵبەتە ئەنجومەنی پارێزگای کەرکووک صاحبی بڕیارەکەیە چونکە لە بڕیارەکەی ئەنجومەنی قەزای ئیداری ئەلێ ئەبێ ئەو بڕیارە ڕەت کردێتەوە ئەبێ ئیلغا بکرێتەوە ئێمە ڕۆژی سێشەمە ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆی بە فەرمی وەڵامەداتەوە چۆن وەڵامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دایەوە کە ئەو کاتە ئەوانیش ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کەمینەیەک بە موامەرەیەک بە پیلانێک دانیشتن ڕەدی بڕیارەکەی ئەنجومەنیان کرد بەڵام بڕیارەکەیان جێبەجێ نەکردرا